کێ بوو تەیارە و تۆپی ئەدا بە بەعس بۆ ئێمە بکوژن و کیما بارەمان کرد ئەنفالمان کرد کێ بوون؟ هەر ئەمانە بوون. کێ بوون؟ ئەم وڵاتە شەرق ئەوسەتیان هەمووی وێران کرد و کاولیان کرد، هەر ئەمانە بوون. کێ ئیسرائیلی بەهێز کرد؟ هەر ئەوەیە کە ئەمڕۆ ماڵەکەی سوتاوە خانۆکەی سووتێ و شارەکەی وڵات وێران بووە، هەر ئەوانە بوون. خۆیان یا کلکەکانیان بەرەدەنە گیانی ئێمە، بەڵام نازان ڕۆژێکیش دێ لە تاریخ و مێژووی خۆیان ناشتی وا ڕووی نەداوە. ڕۆژێکی ڕەشیان توش بوو، خوای گەورە هەموو شتێکی لەبیر بردنەوە، هەموو خۆشی و شادیەک. کەواتە دەسەڵاتی خوا زۆر گەورەیە. هۆی دژایەتی خوا بکە و زاڵم بێ، هەر لە دنیا پێش قیامەت خوا زەلیلی دەکات، لوتی دەشکێنێ. ئەوانەی کە زاڵم بن خوای گەورە عقوبەیان ئەدات، خوای گەورە سزایان ئەدات. تۆ بڵێ ئەمە ڕەحمەتی خوایە، زەحمەتە. سەتا سەدیش بڵێ غەزەبی خوایە، زەحمەتە. بەڵام دڵنیا بە خوا غەزەبێکی لێیان گرتووە. بەڵام چەندێک غەزەبی خوایە ڕێژەکە ئێمە نایزانین، بەڵام ئەوە ڕەحمەت نییە، چونکە ڕوون و ئاشکرایە. زاڵم خوای گەورە ئاوای بەسەرا دەهێنێت. تەماشا دەکەی خوای گەورە بەهۆی ئەو ئاگرەوە لوتی ئەو زاڵمانیشکان، لوتیانیشکان وایان لێ هاتووە سبحان الله، خۆتان بینیتان پەنایان بردوتە بەر سجنەکان، ئەڵێن بڕۆن ئاگرەکان بکوژێنەوە. وڵاتی ئاوای بەسەرا بێت. ئێمەیان زەلیل کرد، خوا زەلیلیانی کرد. ئێمەیان کوشت، خوا کوشتیانی. ماڵی ئێمەیان سووتان، خوای گەورە ماڵی سووتانن. گاڵتەیان بە ئێمە کرد، خوای گەورە گاڵتەی پێکردن. ئەوان لێ دەکات هەر لە دنیادا پێش قیامەت. خانووی ئێمەیان سووتان، خانووی خۆیان سووتا. غەزەیان کردە خەڵووس، خوای گەورە باشترین و دەوڵەمەندترین شاری خۆیانی کرد بە خەڵووس. ئەوەی کە لە ساڵێک و 6 مانگە لە غەزە ڕوویدا، بە چەند ڕۆژێک لە ئەنجلوس ڕوویدا، لۆس ئەنجلوس. تەماشاکە ڕسمەکان هەروکێک وایە، هەردووکی دەڵێ بە سەدەها و هەزارەها تەیارە قەسفی کردو و ڕووخانوێتی، هەمووی وێران بوو. کەواتە زاڵمەکان کاتێک کە خوای گەورە سزایەکیان بۆ دەنێرێ، پێغەمبەری خوا فەرموویە صلی الله علیه وسلم خوای گەورە هەموویان دەگرێتەوە، بەڵام لە قیامەتە بەپێی نیەتەکەی خۆیان زیندویان دەکاتەوە. لەوانەیە خەڵکی باشی تیا بوو بێ، بەڵام تەڕ و وشک پێکەوە دەسووتێ، بەڵام لە قیامەت خوای گەورەوەی چاک بێ، چاکی لەگەڵا دەکات. بەهۆی کۆمەڵە کەسێکی خراپەوە خوای گەورە سزا بەسەر خەڵکا دەڕژێنێت. بۆیە بەڕاستی گوێم لە بەسەر ئینێک بوو، گەنجێک بوو، مناڵێک بوو، زۆرتان گوێتان لێ بوو. مناڵێکە باوکی کوژراوە، باپیری کوژراوە، مامەی کوژراوە، خوا بە شەهیدیان قبوڵ کە بە گریانە و دەڵێ چی؟ اللهم أرنا فيهم يوما أسودا. خوایان ڕۆژێکی ڕەش ببینین دەربارەی ئەوان. بێگومان ڕۆژە ڕەشەکەیان هاتە پێش. خوای گەورە دوعای دوو نەفەریاوە قبوڵ دەکات. وەڵا ڕۆژە ڕەشەکەیان بینی بە چاوی خۆیان، وڵاتیان ڕەش بوو، وێران بوو. چونکە زۆر جار ئێمەیان ڕەش کرد، ئیتر خۆیان یا دەسەڵاتەکان ئەوانەی کە دایانە پێیان